ئەم کاتتان باش. من ناوم تانیە تەڵعەتگیلیە، هاودامەزرێنەری ڕێکخراوی سید فاوندیشنم کە ڕێکخراوێکی کوردستانیە و لە هەرێمی کوردستان کار دەکاتن بۆ دابینکردنی مافی مرۆڤ بۆ هەموو چون و توێژەکانی هەرێمی کوردستان. هەروەها کار دەکەن لەگەڵ ڕزگاربوانی توندی تیژی بۆ ئەوەی ژیانی خۆیان بتوانن بەرەو باشتر ببن و دووبارە بگەڕێنەوە لە ناو کۆمەلگاکە بە ئاسایی بژن. ئەم کارە یان ئەو مەجاالەی کە من کاری تێدا دەکەم حتمما مەجالێکی ئاسان نییە، بەڵام تا گەیشتومەتە ئێرە بە چەند قۆناغێک ڕۆیشتومە تا توانیمە بگەومە ئەو کەسایەتیەی کە خۆم ئێستا وەکو تانیا پێیەوە ناسراوم. بە منداڵی زوڵم و زۆرداریەکی زۆرمان بینی لەلایەن ڕژیمەکانی پێشووتر. ئەوەش وای کرد کە من مەوێتن مەجالێکی کارکردنی خۆم اختیار بکەم کەوا بۆی بتوانم ئەو زوڵم و زۆرداریە نەهێڵم، وا بکرێتم بۆی کە یارمەتی خەڵکی بدەم بۆی ئەوانیش ئەو شتە ناخۆشانێکی ئێمە پێدا چوون کە سوکاری منە پێدا چوون دووبارە نەبێتەوە لێرە لە کوردستان. ئەو وای کرد کە من اختیارم کرد بچمە ناو مەجالی سیاسەتا کار بکەم. حتمما وەکو ئێوە هەموو لایەکتان دەزانن کاری سیاسەتیش بۆ مەینە بۆ کچ بۆ ژن ئاسان نییە. زۆر بربەست هەبوو بەردەمما، زۆرشت هەبوو کە وای دەکرد یان دەیانویست من سارد بکەنەوە یان ڕێگریم لێ بکەم بۆی نەچمە ئەو مەجالەدا. بەڵام من ئامانجێکم بۆ خۆم دانا و کارم کرد بۆی بتوانم بگەم ئەو ئامانجە بتوانم بمە ئەو کەسایەتیە کە من ئێستا تانیە پێی ناسراوە. ئەم ئامانجەش ئاسان نییە کە یەکێک بۆ خۆی دای بنێتن ئەگەر یارمەتی کەسانی دەور و پشتی خۆی نەبێ. بۆی من بگەم بە ئامانجەکەی خۆم حتمما دەبوایە باوەڕم زۆر بە خۆم هەبێت و کار لەسەر خۆم بکەم بۆی بتوانم لە هەموو ئاستێک و لە هەموو قۆناغێکە بەرەو باشتر بڕۆم بۆ ئەوەی ئاخیرەن بگەم ئەو ئامانجێکە خۆم دەمەوێ. بەڵام هەبوونی کەس و کاری خۆم ئەو کەسانی کە منیان خۆش دەوێ ئەو مامۆستایانەی من لە دەور و پشتی خۆمە بۆی بتوانم ڕاوێژیان پێ بکەم، بۆی بتوانن یارمەتی دەری من بن، بۆی بتوانم من بەکراوەی قسەیان لەگەڵ بکەم و یارمەتیم بدەن ئەم بربەستانێک کە دێنە بەردەمم چۆن بتوانم حەلێکیان بۆ بدۆزمەوە. دروستکردنی ئەم تۆڕە لە دەور و پشتی خۆم وای کرد کەوا ئەمانە هاندەر بن بۆ من بتوانم بگەم بە ئامانجەکەی خۆم لە هەمان کاتیشە ئەگەر هەرچی کاتێک من کەوتم ئەو تۆڕە من هەڵبگرێتەوە. بەڵام لە هەمان کاتیشە بۆ ئەوەی ئەم تۆڕە دروست بێتن دەبێتن من خۆم متمانە بەو کەسانی دەور و پشتی خۆمم هەبێتن کەوا ئان مەسلحەتی منیان دەوێ و دانەوێ من بەرەو باشتر بڕۆم. بۆیش ئەلێرە من دەڵێم هەموو کچێک، هەموو ژنێک، هەموو مەینەیەک لێرە لە هەرێمی کوردستان دەبێ ئێمە کار بکەین بۆی بتوانین بگەینە ئامانجەکەی خۆمان لە ڕێگای ئەوەی کە خەڵکانی دەور و پشتی خۆمان متمانەیان پێ بکەین کە بتوانین اختیاراتی ڕاست هەڵبژێرین بۆ ئەوەی بگەینە ئامانجەکەی خۆمان. بەڵام لە هەمووی گرنگتریش ئەوەیە باوەڕمان بە خۆمان هەبێتن و هیچ بربەستێک نیە لە ڕێگامان بوەستێ، حتمما هەموو شتێک حەلی هەیە. هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و بگەنەوە ئامانجەی کە خۆتان دەتانەوێ. زۆر سپاس.